هەفتەی دێم و پێش کۆتایی خولی نایابی لاوانی کوردستان بەڕێوەبچێت و بۆیەوەی لاوانیانەی زاخۆ لە خوڵەکە دوورخراوەتەوە بۆیە لاوانی زێرەبانی پێشەنگ بەبێ ئەنجامدانی یاریەکان سێ خاڵ یاریان وەرگرت و پارێزگاریان لە پێشەنگ کردووە. لاوانی پێشمەرگەی هەولێری دووەمیش هەموو ئامادەکارێکی کردو تاوەکو لە میوانداریکردنی سیروانی شارە زۆر سەرکەوتوو بێت و بتوانن ڕێکابەری لەسەر نازناوەکە بێڵێتەوە بۆ کۆتا هەفتە. زێرەبانی بەم سێ خاڵی بەدەستی دێنێت، کۆی خاڵەکانی دەبێتە 23 خاڵ و پێشمەرگەی هەولێر بە 19 خاڵ لە خانەی دووەم و سیروانی شارە زۆریش لە ناوەڕاستی خوڵەکەی و نەتوانێت ڕکابەری یانەکانی پێشەوە بکە و مەترسی دابەزینیشی لەسەرە. یارەکانی خولی نایابی لاوانی کوردستان ڕۆژێنی لە کاتژمێر دووسی خوڵێکی دوانی و ڕۆبەڕێو دەچێت و یانەکانی زێرەبانی و پێشمەرگەی هەولێر و سیروانی و پێشمەرگەی سلێمانی و نۆرۆز ڕکابەری لەسەر نازناوەکە دەکەن و یانەکانی ئەندرێن و شێروانە و ئاڵاش شەڕیمانەوە دەکەن لە خولەکە. دوورخستنەوە یانی زاخۆ بوویمە زۆر خراپ بوو، بەڵام ئێمە ڕێز لە بڕیارەکانی یەکێتی کوردستان دەگرین و گرنگ نییە لای ئێمە یەکەم بینیان دووەم بینیان هەر چەندەم بین، گرنگ ئێمە توانیتمان ئیش بکەین و تیپێکی توکمە و باش ڕێک بخین و تا ئێستاش ململایەن دەکەین لەسەر نازناوەکەی و بێهیواژ نەبووینە تاکید، یعنی هەرچەند ئەوان ئێستا سێ خاڵی یانەی زاخۆیان بۆ ئەژمار کراوە، بەڵام ئێمە تا دوا خولەک ئیش دەکەین و ئیشمان کردووە بەڕاستی و لەو ماوەش کە خولەکە ڕاوەستاوە بۆ ئیمتیحانات ئێمە دانەنیشتوین، چەندین یاری دۆستانەمان کردووە و ئامادەکاریش چاکمان کردووە. ئینشاڵڵا بە هیوای ئەوەی بتانین ئەگەر نەگەینە پلەی یەکەمیش هەر پلەی دووەمە دەست بین ئینشاڵڵا.